ئەم کاتتان باشە زیزەکانم، هیوادارم باش و لە شتاق بن. ئەمڕۆوانەی شێخ مەحموودی نەمرە خوێنین کە کەسایەتیەکی مێژووییە لە یەکێک لە قۆناغەکانی کوردستان و بە تایبەتیش سلێمانی. با من جارێک بابەتەکە بخەنمەوە، ئێوەش لەگەڵما بن بە وردی گوێ بگرن و دواتریش باسێکن. شێخ مەحموودی نەمر یەکێک لە پیاوە ناودار و قارەمانەکانی گەلەکەمان شێخ مەحموودی نەمرە. لە ساڵی 1970 زاینی لەدایک بوو و بە شێخ مەحموودی حەفید ناسراوە. ئەم قارەمانە بە درێژایی ژیانی پڕ لە سەروەری خۆی لە پێناوی مافڕەوەکانی میلەتەکەی تێکۆشاوە. لە سەردەمی دەوڵەتی عوسمانی لەگەڵ شێخ سەعیدی باوکی لە سلێمانیەوە بۆ شاری مووسڵ دوورخراونەتەوە. دوای داگیرکردنی عێراق لەلایەن ئینگلیزەکانەوە هاتنیان بۆ کوردستان، شێخ مەحموودی نەمر بە هەموو توانایەوە داوای مافی گەلی کوردی کرد. بەڵام داگیرکەران داواکاریەکەیان جێبەجێ نەکرد. بۆیە لە ساڵی 1990 شۆڕشێکی گەورەی بەرپا کرد. بەڵام داگیرکەر بە فڕۆکە و هێزی زۆرەوە شۆڕشەکەیان کپ کرد و شێخ مەحموود بە برینداری لە ژێر بەردە قارەماندا بە دیل گیرا و فەرمانی لە سێدارەدانی بۆ دەرچوو. پاش ئازادکردنی دووبارە گەڕایەوە شاری سلێمانی. حکومەتی کوردستانی دامەزراند و خۆی بوو بە مەلیکی کوردستان. لە سەردەمی حکومڕانی شێخ مەحموودا تەوژمی ئەدەبیات و نووسین و زمان بەرەو پێشەوە چوو. ڕۆژنامەیەک بەناوی ئومێدی ئیستیقلال دەرچوو. بۆ یەکەم جار لە مێژووی کووردا پولی پۆستە دەرچوو. ئەو تەوژم و پێشکەوتنە کاڵای ماندووی لە ساڵی 1922 لە جەستەی شەکەتی کورد کردەوە. پشتینی ئاسوودەیی تا ماوەیەک بەردەوام بوو. ساڵی 1922 لە مێژووی کورددا سەرباسێکی زێڕینە گەر لە مێژوودا ئەو ساڵە بێت کە لە دەڤەرێکی کوردستانە یەکەم قەوارەینی کورد دامەزرا و شێخ مەحموودی پێشەوە بە فەرمی بوو بە مەلیکی کوردستانی باشوور. ئەمە بۆ ڕۆشنبیری و خوێندەواری کە لە پووری کوردی بە وەرچەرخان و ساڵی نوێی لەدایک بوون دەژمێردرێت. لە ڕۆژانی دەسەڵاتی شێخدا زمانی کوردی بە فەرمی بوو بە زمانی نووسین و خوێندن لە دامودەستگاکانی دەوڵەت و قوتابخانە و خوێندنگاکان. ڕۆژنامەگەری کوردی لەو ڕۆژگارەدا چالاکانە پەرەیسەن، شعر و چیرۆک و نووسین بوون بە چەکی پاراستنی شۆڕش و ئەو قەوارەی کورد. تا لە ساڵی 1924 هیوای کورد دووبارە لە ناوچوو دوژمن سلێمانی داگیر کردەوە، بەڵام نەیتوانی ڕێگە لە ئەخاوتن و نووسینی زمانی کوردی بگرێت. ئەو قارەمانە بەردەوام بوو لەسەر تێکۆشان تا ساڵی 1956 بە نەخۆشی کۆچی دوایی کردو لە شاری سلێمانی لە ئارانگای پیرۆزی کاک ئەحمەدی شێخ بە خاک سپێردرا. باشە، ئەم کەسایەتیە شێخ مەحموودی حەفید یان شێخ مەحموودی نەمر، ئەموو شەی نەمرە بەواتای ئەوە دێت کە کەسێک لە ژیانە نەماوە بەڵام ناوی هەر ماوەتەوە، یعنی ناوبانگەکەی ئەوەندە زۆرە کە پاش مردنیشی خەڵک هەرباسیەکە نەمر، یعنی مەبەسەکە ئەوەیە کە وەکوەوەی هێشتا نەمرد بێن، نەمردووە، هێشتا لە ناو دڵی ئێمەژی، بەڵام بەجەستە لامان نییە، بەڵام کار و کردەوەکانی هەرماوەتەوە لای ئێمە. ئەو وشەیە بۆ بەکارێنرێ نەمر. شێخ مەحموود کەسایەتێکی سیاسیە، ئەو شۆڕشی بەرپا کردووە دژی هەموو داگیرکەریانی کە هەوڵیاناوە کوردستان داگیر بکەن. هەر لە کۆنەوە ئەمە هەبووە، وڵاتی تورکیا کە و کاتە ئیمپراتۆر بوو، پێیانەوت ئیمپراتۆری عوسمانی، و هەروە ئێران کە ماوەیەک پێیانەوت سەفەویەکان، ماوەیەک دەسەڵاتی قاجاریەکان هەبوون، ماوەیەک بوو بە سیستمی پاشایەتی، ئەیتر و دواییش بوو بە حکومەتێکی ئیسلامی کە هەر یەکێک لەوانە کوردستانیان داگیر کردووە. بەڵام ئەم پارچەیە ئەم شۆڕشەی کە شێخ مەحموود کردوێتی لە کوردستانی باشوور، لە کوردستانی عێراق کە ئێمەین، لە شاری سلێمانی ئەم شۆڕشەی کردو بزوتنەوەی هەڵگیرسانەوە. وەگاشکرا 1970 لەدایک بووە و دوای ئەو تقریبا دوای جەنگی جیهانی یەکەم زۆر دەرکەوتووە، بە تایبەت ساڵی 1990 کە جەنگی جیهانی یەکەم
1914 بۆ 1970 بوو. تر دوای ئەوە وڵاتی عێراق دابەش کرا وڵاتی تورکیاش عوسمانەکانیش دابەش کرا. ئەو کاتە ئیتر شەڕ بوو لەسەرەوەی کە کوردەکان هەوڵیانەیە وڵاتێکی بچووکیان بۆ خۆیان هەبێ لێرە، چونکە ئەو خاکەی کەتیایە ژیان بەهی خۆیانیان نەزانی و لە بنەڕەتی شاژ مێژووی سەلمان زمانەکەیان کللتورەکەیان سەلمان کەمان نەتەوەیەکی جیاوازن وەکو عەرەب نین، بەڵام عەرەبەکان هەرایانوت نە ئەمانە کورد نین، ئەمانە هەر لە ئەسڵا عەرەبن خۆیان جیا کردوێتەوە. تورکەکان لەولایەن ئەمانە کورد نین، ئەمانە تورکن. فارسەکان لەولایەنەوە ئەمانە ئێرانین. هەندێکیان دانیان بەوایە ناکە منەتەوەیەکی ترە، بەڵامانوت هەرە بێت لە ژێر دەسەڵاتی ئێمە بێ، هەر لە ناو دەوڵەتەکەی ئێمە بێ و ئەژبێ خاکەکەی سەر بە وڵاتی ئێمە بێ. ئەمە بۆ ئەگەر پرسیارتان بۆ دروست بووە گەڵێن بۆچی وایەنەویست، لەبەرەوەی کە پارەکانی خێر و بەرەکەتەکانی وزەی و دەوڵەمەندانی هەبوون بۆ سوودی خۆیان بگەڕێتەوە. بۆ نمونە لە کوردستانە کێڵگەی نەوتی هەیە، حکوومەتی عێراقی ئەم نەوتە دەرێنێت و ئەیفرۆشێت و پارەکەش بۆ خۆیە بێ، ڕەنگە بەشی کەمیشی بن بە ئێمە، یان بۆ نمونە لە ئێرانە، یان بۆ نمونە و زەویە کوشتتوکاڵیانی کە هەبووە، بۆ نمونە جوتیارێک پرتەقاڵی کردووە، سێوی کردووە، تەماتەی کردووە، ڕەنگە بەشی کەمی بۆ خۆی بە، بەڵام دوجار هەر خزمەت بەو دەوڵەتاکە ئەو دەوڵەتە دەوڵەمەندترەکات. ئیتر ئەمە من دوو نمونەی چووکم باز کرد، دەیەها نمونەی ترەیە، بەڵام هەرە سەرەکیان مەسەلەی نەوتە. بۆیە کوردەکانیش بەردەوام بیریان لەوە کردوێتەوە کە لەژێر دەسەڵاتی ئەو داگیرکەرانەیە خۆیان ڕاببسکێنن، خۆیان دوور بخەنەوە و خۆیان وڵاتی خۆیان بەڕێوەبەرن، نەگێکی تر بۆیان بەڕێوەبەرێت و کەمێک پارەیان باتێ لە بەرامبەرە، کە ئاشکرا برسێتی زۆر ئەو کاتانە ڕوبەڕووی خەڵکی ئەم ناوچەیە بووە، چونکە و کووتمان زۆربەی پارەکان زۆربەی و داهاتی کە ئەم شارانە دەستیانە کەوت دەوڵەتەکان بۆ خۆیانیانە بەرن. شێخ مەحموود هەروەکو هەندێک سەرکردەی تر کە ئێمە سەرکردەمان زۆرە شۆڕشی دژی ئەو داگیرکەرانە کردووە، شێخ مەحموودیش دیارە ئاگاداری ئەو مێژووە بوو، ئاگاداری ئەو شۆڕشە بۆ خۆشی لەناوە هەستی کردووە کە ئەم داگیرکاریە کارێکی خراپە ئەبێ شتێک بکات. بۆیە لەگەڵ کۆمەڵێک لە هاوڕەکانیە لە سەرەتاوە کە ئاماژەی پێدرێ حکوومەتی دامەزراندووە بووە بە مەلیکی سلێمانی کە ئەو کاتە سلێمانی لە ژێر دەستیا بووە و ڕۆژنامە دەرچووە. ئەنجا ئەو کاتە ئیتر کە شێخ مەحموود ئەو ماوەیە ئازادێکی کەمی وەرگرتووە، حکوومەتەکەی دروست کردووە، ئاماژە بەوەیە ڕۆژنامە دەرچووە، گۆڤار دەرچووە، چیرۆک و نووسین زۆر بوون، شعر زۆر بووە، لەبەروی جۆرێک لە ئازادی هەبێت. وەکو ئێستا کە ئێمە ئازادیەکمان هەیە ئەتوانین چیرۆک بنووسین، شعر بنووسین، ئیتر ئەویش کێشە و تەنگ و چەڵەمەی خۆی هەیە کە ئەویان بۆ کاتێکی تر کە ئێستا بابەتی ئێمە نییە، هەموو سەردەمە کێشەی خۆی هەیە کە ئەبێت تاکەکانی ئەو کاتە مرۆڤەکانی ئەو سەردەما هەوڵ چاکی بکەنەوە. بۆیە کوردستان چاوی لێوەیە کە ئێوەش گەورە بوون بزانین چیمان بۆکەن، کام بۆشایی کوردستان پڕەکەنەوە بۆ من. باشە دواتر ئاماژە بەوەیە کە شێخ مەحموود حکوومەتەکە ڕاگەیەنێ، بەڵام ئینگلیزەکان ئەو کاتە لێرە بوون، ئێمە چەندێک عەرەب ئێمەی چەوسانەوە، بەڵام ئینگلیزەکان مەبەستی بەریتانیەکانە. ئەو کاتە بەریتانیەکان ئەهاتن وڵاتە بچووکەکانی ئەم ناوچانیان داگیرە کردەوە، تا عێراقی داگیر کردووە، هەندستانی داگیر کرد بەریتانیا، ئەنجا فەڕەنسا هات لوبنان و سووریای داگیر کرد، ئیتالیا لیبیای داگیر کرد، و فەڕەنسا مەغریب و جەزایر و هەندێک وڵاتی تری داگیرە کرد. بۆیە وڵاتە ئەوروپیەکان ئەهاتن ئەو داگیرکاریەیانە کرد. ئەوروپا بۆ هەموو پێشکەوتنی خۆیەوە کە باسی مافی مرۆڤە کرد، کە باسی ئازادیە کرد، بەڵام ئەوە تا لە لایەکی ترەوە ئازاری بوو، عەزێتی ئەم کوردانەی ئەیە و هەندستانیش بە هەمان شێوە کە بۆ نمونە هەندەکان فلیمی زۆریان هەیە لەسەر ئەو کاتێکە بەریتانیەکان عەزێتیان ناون و لەوێش پارە و مڵکەکانیان دزیون بۆ خۆیان و سوودی خۆیان بەکاریان هێناون. داگیرکردن کارێکی خراپە و بە درێژایی مەژوو بەردەوامی هەبوو، بەڕاستی ئەبێت لەناو ببرێ، ئەو بیرۆکەیەکی زۆر خراپە. لە بیایە ئاماژ بۆیە کە ئینگلیزەکان ڕێگە بە شێخ مەحموودیان ئەم حکوومەتەی بەردەوام بێ و بۆیە بە فڕۆکە بۆمبارانی سلێمانیەکەن، بەڵێ ئەم سلێمانی کە ئێمە ئێستا تایەژین
کاتی خۆی لەلایەن ئینگلیزەکانەوە تۆپباران کراوە و دواتر خەڵکێکی زۆر کوژراوە و ئەوەی پاش ماوەیەک شەک مەحموو ئەگیرێت هەرچەنە هەوڵەیەن کە لە سێدارەی بن بەڵام بە هەر هۆکارێک بێ لە سێدارە نەدراوە و دواتر ئازاد دەکرێت و بەڵام دیسانەوە دەست پێکاتەوە بۆیە بووم لەو ماوەیە شەک مەحموو جارجارە هەوڵی ئەوە یاوە کە ئەو شۆڕشە سەرکەوتوو بکات و کاری بۆ بکات و خەڵکی لە دەور خۆی کۆکاتەوە بەڵام سەرکەوتوو نەبووە بە هەر هۆکارێک بێت ئەبێت ئەگەر کەسێکی ترویستی ئەگەر گروپێکی تر بزودنەوەیکی ترویستی کە ئەم ئازادیە بەدەستبێنە ئەبێ ئەم مێژوانە هەمووی بە تەواتی بخوێنێتەوە ئێستا ئێمە لاپەڕەیەک بۆ لاپەڕ و نیوێکە بە سەریعی باسی ئەمە کراوە ڕەنگە دەیان کتێب هەبن لەسەر شێخ مەحموو بە وردەکاری باسی کە ئەو کاتە چی بووە چۆن بووە غەڵەتەکانی شێخ مەحموود چی بووە و پێویست بوو شێخ مەحموود چی تر بکات بۆیە کەسێک ئەگەر بێ بکە بێ مێژوو بخوێنێتەوە بۆی غەڵەتەکانی ئەو سەرکردانە کە پێشتر کردویانە دووبارەی نەکاتەوە جگە لە شێخ مەحموود ئەو هەموو سەرکردانەی تریش نەک تەنها لە کوردستان لە پارچەکانی تریش جگە لەوە تەنها پێویستی بخوێنەوەی مێژوو نابێ مێژووی خۆمان ئەبێ مێژووی تا ڕادەیەک جیهانیش بخوێنێتەوە هی وڵاتەکانی تر بزانێ ئەوان چیان کردەوە بۆ نەسەرکردە هەبووە وڵاتەکەی خۆی ڕزگار کردووە بۆ نمونە لە هەندستانە بۆی کە لە دەست بەریتانیەکان ڕزگاریان بێ کەسایەتیگەیە پێوتری غاندی یان بە گاندیژ ناوێ ڕۆشتووە ئەم کەسایەتیە کەسێکی زۆر ئاشتی خواز بووە بۆ زۆر دژی ئەو داگیرکاری بەریتانیەکان بۆ لە کۆتاییشە هەر سەرکەوتوو بووە بەڵام گاندی ژەر تیرۆر کراوە ئیتر بارحاڵ ئەو بابەتێکی ترە بەسەکە ئەوەیە ئەبێ ئێمە ئاگاداری ئەو مێژووە بزین ئەوان چیان کردووە چه غەڵەتێکیان کردووە ئێمە دووبارەی نەکەینەوە و چ شتێکی باشیان کردو ئێمە بەکاری بینینەوە ئەمەی کە لێرە باسکراوە بە کورتیە و لە کۆتاییشە ئاماژە بۆەیە ساڵی 1956 بە نەخۆشی کۆچی دوایی کردووە و لە تەنیشتی ئاماژە بە کاک ئەحمەدی شێخەدات کە کەسایەتێکی گرنگە ئەویش کەسایەتێکی ئاینیە ئاماژە بۆیە لە تەنیشتی ئەو نێژراوە باش عزیزەکانم ئێوە خۆشتان ڕاهێنانەکان شی بکەنەوە شیکار بکەن لەگەڵ ئەم چالاکیە ئەم چالاکی ئێمە پێشتر ئیشمان لەسەر کردووە وشەکان و پێچەوانەکەیەتی کە گرنگە ئێمە بیزانین و پێشتریش هەندێکمان کردو و ئێوەش خۆتان بیکەن وشەکان هەمووی ئاسان لەگەڵ ڕاهێنانەکەیە و بابەتەکەش ئەگەر بتوان هەمووی بنووسنەوە و باشتر ئەگەر نە هەتا ئێرە بنووسنەوە باشە عزیزەکانم هیوادارم بە باشی تێگەیشتبن سپاس بۆ گوێگرتن